لە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانەوە دەست پێکەم کە 33 بەرهەمی نوێی ئۆکسفۆردی بڵاو کردوێتەوە کە بەشێک لەو بەرهەمانە پێشتر چاپ و بڵاو کراونەتەوە. ڕۆژی حەڤەی ئەم مانگا لە مراسیمێکدا بە ئامادەبوونی ژمارێک لە نووسەران و وەرگێڕان دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان 33 بەرهەمی نوێی ئۆکسفۆردی بڵاو کردەوە کە لە ماوەی پێشوودا 26 بەرهەمیان لێ چاپ و بڵاو کرابەوە و سەرجەم کتێبەکانیش لەلایەن کەسانی پسپۆر لە بوارە جیاجیەکاندا کاری وەرگێڕانیان بۆ کرابوو.